ئەی تۆ هەست ناکەی پارە و پولت زۆر خۆشەوێ، پارە و دنیات خۆشەوێ، ئەمە سزای خوایە. ناڵێن پارە هەر هیچ نییە، بەڵام بەو شێوەش نییە کە ئەمڕۆ خەڵکی باوەشی پیا کردو، چونکە بەدەستی بەتاڵە ڕووی. پێغەمبەری خوا فەرموویە صلی الله عليه وسلم یاخوا لوتی بە قوڕا بچێ تعیسە و عبد الدینار عبد الدرهم، دەفەرمێ تعیسە وانتەکەسە وإذا شیکە فەلەن تقیشە. یا ڕەبی لوتی بە قوڕا بچێ سەری شۆڕ بێ. پێغەمبەری خوا فەرموویە صلی الله عليه وسلم دوعای لێکە بۆی بە هیلاک بچێ، ئەوەی کە عەبدی دینار و دەرهەمە، یاخوا سەر شۆڕ بێ ئەگە دڕکێ چوو بە شوێنێکیدا یا ڕەبی خوایە کەسێک نەبێ دڕکەکەی بۆ دەرکە، شتێکیش نەبێ پێی دەرکە، ئەو دڕکە ئازاری بدە. ها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ عەبدی دینار و دەرهەم چی دەفەرمێ؟ دوعایان لێ دەکە خوا سەر شۆڕ و ڕسوایان بکە، زەلیلیان بکە، لوتیان بشکێنێ. ئەوانەی کە عەبدی دینار و دەرهەمن لە پێنا و پارەدا هەموو شتێک دەکات. ئەمە سزای خوایە بەسەرمانەوە کاتێک کەسێک لە ئێمە خۆشەویستی دنیا وامان لێ بکات لە گوناه و لە تاوان، لە حەڵاڵ و حەرام هیچی جیاوازی لە ئێمە، بەس دەستم کەوێ غەشە درۆیە فڕ و فێڵە کێشەنی بەس پارەم دەستکەوێ. ئەمە عەبدی دینار و دەرهەمە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای بۆ کردووە کە خوا بە هیلاکی بدات، دوعای لێ کردووە. بۆیە خۆشەویستان ئاخر خاڵ فەرمووی ئەمە سزای خۆیە بەسەرتەوە، بەڵام هەستی پێ ناکەی. کاتێک کە ڕەمەزان چەندەها ڕەمەزان بەسەرتا تێپەڕی بەڵام بە جوانی بەڕێت نەکرد. ڕەمەزانی ئێمە چۆنە؟ بە ڕۆژ بە ڕۆژوو دەبین، بە شەو فلیم بە فلیم بەسەرەبین، گۆرانی، دۆمینە، کڵاوێن، سێڕسکێن، نۆڕسکێن، کۆنکان. ئەمە حاڵی ئێمەیە. پەیوەندی ناشەرعی ئەڵێ بە ڕۆژم شەو قسە لەگەڵاکەم، لەگەڵ ئافرەتەکە، ئافرەتەکە لە شەو قسە لەگەڵ پیاوەکە بە حساب بە شەو حەڵاڵە، بە ڕۆژ حرامە بەس بە شەو حەڵاڵە بە حسابی ئەو. ئەوەی کێشەکەی ئێمە. ئەمجا تەراویحەکە ناکە لەبەر فلیم. بەخوا چەندەها کەس لە مزگەوتدا پرسیارم لێ کردووە بۆ نایە بۆ تەراویح، وتی وەڵا لەبەر فلیم نایە، فڵان فلیم نایە. ئەمە سزای خۆیە بەسەر خەڵکەوە. نوێژەکەی تەواوەکە تەراویحەکە کوێ زوو تەواو بێ با بچم بۆ وێ، دوایەوە کاکەم چۆ بازاڕسێکی چای خەری چای خواردن و دۆمینەکردنە. ئەوە حاڵەکەی ئێمەیە. ئەمە ڕەمەزانمان بەم شێوە بەڕێ کرد. ئەمانە هەمووی سزای خۆیە بەسەر ئێمەوە. هەستمان پێ نەکردووە با بە خۆماندا بچینە و ئاگامان لە خۆمان بێ خوای گەورە لە ناو قەبریشا سزامان نەدا لەسەر ئەم کەم تەرخەمی و خەمساردی ئێمە، بەس بڵێ بەهەشتین، بەس بڵێ ئێمە ئەهلی بەهەشتین. پێغەمبەران سەلامی خوای لەسەر بێ لە جەهەنەم ترساون، تۆ ناترسی؟ ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ خۆشەویستی خوا بوو، دەیفەرموو وەلا تخزینی یەومە یوبعەثون، خوای لە ڕۆژی قیامەتا سەرشۆڕم نەکەی. خوایە ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ ترسی ئەڵێ خوایە سەرشۆڕم نەکەی، وەڵام من بەهەشتیم. هەی گۆم ڕای سەر لێ شێوە، ئەی ئەوە شەیتان مامۆستای تۆی بۆ قسانە دەکەی. والله سوێن بەخوا یەکێک لە پێغەمبەران نەوێرا بڵێن بەهەشتیم، زاتی نەکردووە تۆ دەڵێ من بەهەشتیم، یەک سەحابە نەوێرا بڵێ بەهەشتیم. هەمووی ترساوە کە جەهەنەمی بێ لە کاتێکا مزگەێنی بەهەشتیشیان پێدراوە. وەڵام من بەهەشتیم خەوم بینیوە، شەیتان ئیبلیس هاتۆتە خەوی تۆ بەهەشتیت. ئیبراهیمیش دەفەرمێ خوایە زەلیلم نەکەی. یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر دەفەرمێ تەوەفەنی موسلیمە، خوایە بە موسڵمانی بمرێنی، خوایە گیان بە موسڵمانی بمرێنی. تۆش دەڵێ من بەهەشتیم. هەی سەرگەردان، هەی سەر لێ شێوە بە خۆتا بچۆرەوە.